سلام علیکم مامۆستای بەڕێز خوای گەورە جەزای بەخێری خۆت و ئەو کەناڵە بەڕێزە و سەرجەم کارمەندانی بداتەوە. مامۆستا گیان من پرسیارم هەیە. من ئافرەتێکم باڵاپۆش و ڕوو لە خوام. سوپاس بۆ خوای گەورە نزیکی لە تەمەنی 18 ساڵیەوە شوم کرد بە کوڕێکی. سوپاس بۆ خوای گەورە کوڕێکی دیندار و لە خواترس و بەڕێز. نسیبی خوای پەروەردگار وابوو کە من و مێردەکەم لەگەڵ ماڵی چوار لە خوشکەکانی مێردەکەم بە سەفەری یەکجاری ڕۆیشتینە یەکێک لە وڵاتانی غەریبی. من کە ڕۆیشتم ئەو کاتە تەمەنم گەیشت بووە 20 ساڵ، بەڵام سەرەتای زەواج و گەنجی و ژیانی هاوسەریم بوو. مێردەکەم لەبەر ئەوەی مادیەن باش نەبوو، منی لەگەڵ سێ لە خوشکەکانی دانا لەسەر یەک ماڵ کە خوشکەکانی مێردەکەم هەرسێکیان شویان کردبوو. ئەو کات کە من لەگەڵیان بووم لە ماڵێکدا هەر یەکە و سێ منداڵیان هەبوو. و مێردی هەرسێکیان گەنج بوو، بەڵام لەبەر خاتری مێردەکەم قبوڵم کرد. بەڵام ئەوانیش هەمویان زۆر باش و ڕێک و پێک بوون. ئەوەندە باش بوون لەگەڵم کە هیچ کات هەستم بە غەریبی نەکرد لەگەڵیاندا. وەک دەستە خوشک وا بوون لەگەڵم، زۆر بەخۆشی بەیەکەوە دەژیان و ڕەفتارمان لەگەڵ یەکتر دەکرد. من هەتا 3 ساڵ لەگەڵیان ژیان بێ کێشە بێ ناخۆشی. هەتا تەنانەت نسیبی ژیانی من وابوو کە 8 برام هەبوو، واتە مێردەکەم 8 برای تری هەبوو. پیاوەکەم ناوی سێ لە براکانی دەرچوو، واتە ئەوانیش کە چوون بۆ دەرەوەی وڵات. مێردەکەم کە ئەوانی هێنا بۆ هەمان وڵاتی کە ئێمە لێی دەژیاین، بڕیاریدا خانوویەک بەکرێ بگرێ من و هاوسەرەکەم و سێ شوبراکەم، واتە برای پیاوەکەم لە خانوویەک پێکەوە دەژیاین وەک خوشک و برا. زۆر بۆ من باش بوون، زۆر ڕێزیان لێ دەگرتم. منیش سوێن بە عەزەمەتی خوای گەورە هیچ کات غەدرم لێ نەکردن. وەک برا و کەسی خۆم خزمەتم دەکردن و خۆشەویستی و ڕێزم بۆیان دەردەبڕی و زۆر لیان ڕازی بووم. مامۆستا گیان کێشەی من و پرسیارەکەم لێرەوەیە کە بە هاتنی خەسووم بۆ ناومان هەموو شتێک تێک چوو. کە خەسووم هات بۆ ئەو وڵاتە لەگەڵ 4 کوڕی تریدا لەگەڵ من و کوڕەکانیدا لە یەک خانوودا دەژیان. سوێن دەخۆم بە گەورەی و تاک و تەنهای خوای گەورە ئەو ڕێز و خزمەتەی بەو دایکەمم کردووەتە بە خەسووم بۆ منداڵەکانی کە بەڕێز بووم لە دایکی خۆم زیاتر و لە براکانی خۆم زیاتر بووە. هیچ کەم و کورتیم نەبوو. مێردەکەم زۆر لێم ڕازی بوو لەوەی کە چەندە بە ئیمانەوە هەڵسو کەوت دەکەم و دایکی و 4 برای و 2 خوشکی لەگەڵ من لە یەک ماڵا دەژیاین و خزمەتی هەمویانم دەکرد. بەڵام بەداخەوە مامۆستا هەرچیم دەکرد، هەرچەند حرمەت و ڕێزم لە خەسووم دەگرت، لوتف و خۆشەویستیم نیشان دەدا، ئەو بە هیچ شێوەیەک ڕووی لە من نەبوو. دانی خێری پێدا نەنام، بە مەرجێک سێژەمە نانم دەخستە بەردەمی. ماڵ و قورسایی ژیان و تەنانەت بەڕێکردنی منداڵەکانی و مێردەکەشم هەمووی لە ئەستۆی خۆم بوو. لە پێناوی ئەوەی خواگیان و هاوسەرەکەم و ئەوانیش لێم ڕازی بن، نەمدەهێشت تەنها قاپێک بشوات. بەڵام مامۆستا ئەم دایکی مێردەم بووە سەبەبی نێوان من و مێردەکەم کە سارد و سڕی تێبکەوێ. هەروەها نێوانم لەگەڵ دشەکانم کە وەک خوشک وابووین، ئەو شوبرانەی کە وەکو باوک و براوا بوون بۆم. ژیانی هەمومانی تێکدا، بەس کاری ئەم ژنە کە تەمەنی 55 ساڵە قسە هێنان و قسە بردن و تعلیق و ئاژاوە نانەوە بوو. بۆ دش و شوبرا و بۆ پیا و لە ماڵی برادەران و خزمانیشمان مامۆستا زۆر دڵشکاوی کردم، چونکە زۆر بوختان و تۆمەتی خستە دوام. بەخوای گەورە شەو و ڕۆژ خەوم نەماوە، خوای گەورە ئاگادارە کە درێخیم نەبوو بۆیان. مامۆستا من تەواوی دڵم بە تەواوەتی دڵم لێ شکاوە. دەڵێم تا ماوە گردنی ئازان ناکەم. ئایا من گوناهبار دەبم کە گردنی ئازان نەکەم؟ چونکە شوێنی قسە و تۆمەتەکانی هیچ کات ساڕێژ نابنەوە. ئەگەر داوای ماڵی جیا بکەم لە مێردەکەم گوناهبار دەبم، چونکە ئەم خەسووە بۆ هۆی ئەوەی تێکدانی نێوان هەموو کەسەکانی خێزانەکەمان. لێرەدا زۆر تۆمەت هەڵدەبەستێ. ئایا ئەو گوناهبار دەبێ؟ تۆ ڕێنمایی چییە بۆ من؟ وەک دایکێکی ئیماندار من ئێستا خاوەنی دایکی 4 منداڵم. دوورم لە کەس و کارم، لە دایکم، لە باوکم، لە خوشک و برام. من ئەم ژنە وەک ئەوەی دایکایەتی دەکردین، ئێمەش بە دایکی خۆمان تەماشامان دەکرد، بەڵام بەداخەوە نێوانی هەمومانی وێران کرد. ئایا خوا ئەمە قبوڵ دەکا؟ ئەی مامۆستا ڕاستە ئەو دایکە، بەڵام هیچ منداڵێکی لێ ڕازی نییە و ژیانی هەمومانی بە وێرانە بردووە. بە قسە و قسەڵۆک بە گەنجیش لێی دەژێڕنەوە هەروە بووە. وەلحاصڵ لە کۆتاییدا دەڵێ
هەر هەش کوڕەکەی خزمەتی دەکەن بەڵام ئەوانیش دەزانن کە دایکیان وەکو پێویست نییە و زمانی بەخێر ناگەڕێ. مامۆستا گیان سەری ئیسراحەت ناخێنە سەر پشتی و بخەوین، ئەوەندە بە ئازارە و قسە و دێڕەکانی جەرگ دەبڕێ. هیچ خۆشی بە من نایە، بەخوا مامۆستا خۆیشی منی هەڵبژار بۆ مێردم، بەس دوژمنایەتیم دەکات بێ ئەوەی هەڵەیەکم هەبێ. ئایا من هاتوچۆی لەگەڵ کەم بکەمەوە گوناهبار دەبم؟ تکایە قسەمان بۆ بکە لەسەر ئەو خەسوانەی خراپن و مامەڵە و هەڵسو کەوتیان لە خێزاندا باش نییە. ئەمە دەقی ئەو نامەیە بوو کە هەندێکم لێ کورت کردەوە بۆ ئەوەی کاتەکەمان بەش بکە کە لە وڵاتانی دەرەوە بۆ ئێمە هاتووە. بە کورتی وەڵام نامەکەم خوێندەوە ئینشاءڵڵا بە جوانیش بە ئیزنی خۆی پەروەردگار وەڵامی دەدەمەوە. وەڵامی ئەو خوشکە بەڕێزە و هەموو ئەوانی کە لە ناو خێزانەکەیاندا کێشەیان هەیە. بابەتەکەم ناونا لەسەر شەشەکە نووسراوە بەردی خڕی ناو خێزان. بەداخەوە لە زۆربەی خێزاندا کە زۆربەی ئەندامەکان بە یەکەوە کۆک و تەبان چۆن بەردێکی خڕ ناگونجێ لە ناویاندا ئیتر گەورەیە بچووکە دیوارەکە تێک دەدا و هەمووان دەجوڵێنێ. مرۆڤی واش هەیە لە خێزاندا بەردی خڕی ناو خێزانە. بۆ دڵخۆشیە و خوشکە بەڕێزەم ئێمە پرۆگرامەکەمان بەڕێزان دەبێ خۆی بیناسین، ناوی خۆشەویستیە، هەمیشە خۆشەویستی بڵاو بکەینەوە، ڕقەکان لابین یان کەمیان بکەینەوە. بۆ دڵخۆشیە و خوشکە بەڕێزەم و بۆ هەمووشمان با ئەم ڕاستیە سەرەتا بزانین. ئێرە ژیانی دنیاە، ئێرە ژیانی دنیاە و بەهەژ نییە. تەنها لە بەهەشدا ئەوە هەیە کە هەرچی نەفس بیخوازێ و دڵ بیەوێ هەیە و ئەوەی دڵ پێی بشتێ نییە و نایبینی و نابیسترێ. بە ئەم حەقیقەتە لە ناو دڵی خۆماندا جێبەجێ بکەیت. بەخوا تۆ کچی بەڕێزم ئێستا کە گوێ لەم بەرنامەیە شوت کرد و ئەمەزانە کە چوویتە ماڵی مێردی خۆت ئیتر هەموو دنیا بە دڵی تۆ دەبێت. هیچ کەسێک لە کەسوکاری ئەو مێردت پێت ناڵێ ئاوێک سارد و گەرمە، نەشتی وانە. تۆ کە ژنت هێنا لەگەڵ ماڵی خەزورانت تێکەڵاو دەبی کوڕی بەڕێز وا مەزانە هیچ کەسێک لەو بنەماڵی بەرامبەر و دەستەی ماڵی خەزورانت ڕۆژێ بێدڵی تۆ ناکەن. هەر ژیان خۆی خودی خۆی وایە. لە ژیانی ئینساندا لەم سەرزەویەدا هیچ کاتێک ئەوە نابینی گوێ لە قسەیەک نەبێت کە دڵت بتەزێنێ چاوت وێنەیەک ببینێ کە پێی خۆشحاڵ نەبێت. ئەوە تەنها لە بەهەشتا هەیە. بەڵام لە ژیانی دنیادا ئاگاتان لە دوو خاڵ بێ. یەکەم ژیان پەرداخێکە، هی هەمومان پەرداخێکە کە هەمووی نیوەیە. ئەوە حەقیقەتی ژیانە. بەخوال لە پاشایەکەوە لە وەزیرێکەوە تا کرێکارێکی ناو بازار، لە مامۆستایەکی زانکۆوە تا کەسێک کە کرێکاری لە بازاڕا دەکە، هەمووی پەرداخی ژیانی یەک بەیەکی ئێمە نیوەیە. ئەمە دنیا دەبێ هەروابێ. پەرداخی کەس پڕپڕ نییە. بەڵام بەختەوەر نیوە پڕەکەی دەبینێ، بەدبەخت نیوە بەتاڵەکەی. دوو کەس ژیانیان ڕێک وەکو یەکە، یەکیان زۆر خۆشحاڵ و مرتاحە، بەردەوام سوپاسی خوا دەکە، یەکێکی دەم ناشکورە بەردەوامی خوا بێزاری دەردەبڕێ، ناوی تووشی بیبێ خۆتی لێ بدزێەوە، ئەوەندە دەم بەگلەیە. ئەمە ئەوەیە یەکەمیان نیوە پڕەکە دەبینێ، دەڵێ حەمد و سەنا بخوا پەرداخەکەم نیوەی پڕە. ئەوەی دووەمیان نیوە پڕەکە نابینێ، بەس بەتاڵەکە دەبینێت، دایمە دەم بەگلەیە، باشە بۆ پەرداخەکەم نیوەی بەتاڵە. ئەو نیوە پڕی دەجارێت تۆ شکری ئەمام بکە، ئەوە ئاگا من لەوە بێت. دووەمیان بەنسبەت ئەم خوشکەمەوە ئاگادار بە و بۆ هەمووشمان ژیان وایە یەومون لەکە و یەومون عەلەیکە. هەندێ جاریش وەلئەیام عەلەیکە. ئەگەر ڕۆژێکت خۆشی و فەرەحی و ئاسوودەی بێ، دڵنیا بە ڕۆژگارێکیش دشت دەبێ، ڕۆژێکیش دشت دەبێ، یان هەندێ جار وەلئەیام عەلەیکە. ئەگەر ڕۆژێکت خۆشی بێ، ڕۆژگارانێکی ناخۆشیش هەن. چۆن هێڵی لێدانی دڵی مرۆڤ بەرزی و نزمیە، ئەگەر ڕێک بوو یعنی مردووی، دەخوا ژیانی ئێمە ژوایە. ڕۆژێک زۆر دڵت خۆشە، ڕۆژێک خەمبار دەکرێت، ڕۆژێک دۆستت لەگەڵە، ڕۆژێک یەکێک ئازارت دەدا. وتراوە من سەڕەه زەمەن ساعەته ئەزمان. و ئەگەر زەمەنێک ڕۆژگارێک خۆشحاڵت کە، ڕۆژگارە تاڵەکانیش هەن، ساتە دژوارەکانی تەمەنیش هەن. بۆیە ئینسان بەردەوام تەوەقوعی ئەوە بکە هەمیشە دنیا بە دڵی تۆ نابێ، هەمیشە ڕۆژگارەکان بایەکان بەو ئاڕاستە ناڕواکە کە شتێکی تۆ پێی خۆشە، شەپۆلی دژیش بەرەو ڕوود دێ. جاکە ئەمە حەقیقەتی ژیانی دنیا بێ، ئەوەندە بە گەورەی سەیری ناڕەحەتیەکان ناکەی.